ئەوەنەی بیستومانە ئەڵێن خەڵکی دەڤەری هەورامان لەخوا بە زیاد بێ کێشەی کۆمەڵایەتیان زۆر کەمە بە تایبەت لە کێشە خێزانیەکانە جیابوونەوەی ژن و مێردە بۆ نمونە تونند و تیژیە بەرامبەر ئافرەتان ئەمە هۆکاری چییە؟ هۆکارێکڕێتەوە بۆ ئەمە کە ئێمە لە بیارە پەروەردەی خانەقای شەریفی بیارەین بەڵێ اینجا بیارەش ئەو هەموو شێخە و شتێتیابووان لە شعلانی شێخ شێخ سەرادین شێخ عوسمان ئەمانە چەندین فەقیە لەوێ دەرسیان خوێندووە و بوون بە مەلا کە بوون بە مەلا تەوزیع کراوەتە دێکانە ئەمە یەک دووەم ئێمە گەورە بە بچووکمان نەبووە ژن بە ژنمان نەبووە تەلاق بوونەوەمان نەبووە یعنی لێرەیە ژن بە ژن نەبووە قەت نەبووە قەتڵمان نەبووە لە کۆنیشا ئێمە خۆمان لێرە عەشیرەتی گەلانمان پێڵێن عەشیرەتی کەشمانە پێڵێن عەشیرەتی سمێڵ لە ژیان تا ئێستا دژمنکاری نەبووە گەورە بە بچووک نەبووە تەلاقدان و جیابوونەوە نەبووە ئێمە بەو شێوەیە دنیامان بەڕێ کردووە لەم بیارەشە باشە کاک حاجی ئەم بابەتی جەنابەت باسێکە هەر لە دێر زمانەوە لە کۆنیشا نەبووە هەر نەبووە منەوەتیم تەمان هەفتا یەک ساڵە ئەوتی منی بیریمە لەخوا بە زیاوی هیچ قەتڵێکمان نەبووە عەشیرەتکاری نەبووە بەبەسم ئەم ژن و ژنخوازیە هەر نەبووە وەختەش نەبووە